بەزانم کاتتان باش لە کۆتا ڕۆژەکانی هەڵبژاردننی پەرلەمانی عراقداین هەموو لایەنە سیاسەکان بەتایبەت بەرپرسانی باڵای حیزبەکان هەوڵەکانیان چڕ کردێتەوە بۆ ئەوەی کە زۆرترین دەنگدی هاوڵاتیان بەدەست بهێنن ئەوەی کە تایبەتە بە پارتی دیموکراتی کوردستان لە سەرەتای بانگشەوە جۆرێک لە بانگشەی هەمنی دەست پێکردوە تەنانەت پارتی ئامادە نەبوو وەڵامی هەموو ئەو ڕخنە و سەرنجانیش بداتەوە کە بە جۆرێک لە جۆرەکان لە سەر ئەدای پارتیە بووە لە ماوەی ڕابردوودا بەپێی هەموو ئاماژ و پێدراوانی کە لە ناوچەکانی سلێمانی هەڵەبجە و ئیدارەی گەرمان و ڕاپەڕین کراوە دەنگەکانی پارتی بە ڕێژەیەکی بەرچاو زیاد دەکات کە ئەم زیادبوونە لەسەر چی بنەمایە کە حتمم دوایی لە میوانەکەم بەڕێز بەرپرسی ئەنجومەنی سەرکردایەتی پارێزگای سلێمانی هەڵەبجە وەڵامەکە بەڕوونی وەردەگرم. بابەتی ئامادەبوونی بەڕێز کاک نێچیروان بەرزانی لە بانگەشەی دوێنێ پارتی لە سلێمانی و دەنگدانەوەی وتارەکەی کە بە شێوەیەکی ورد باسی لە قۆناغەکانی ئێستای پارتی لە ماوەی ڕابردوو و داهاتووشدا کرد کە پارتی بەنیازە خزمەتی زیاتر ئاوادانی زیاتر لەم ناوچەی زیاتر بکات بە تایبەتی ئەو کاتێک کە پارتی سەرکەوتن بەدەست بهێنێت. بابەتی گۆڕانکاری حیزبی لە دوای هەڵبژاردن لەم ناوچەیە بکەمە تەوەریکی دیکەی گفتوگان لەگەڵ بەڕێز کاک عارف تەیپور بەرپرسی ئەنجومەنی سەرکردایەتی پارێزگای سلێمانی هەڵبجەی پارتی. کاک عارف سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆیەوە. ئەگەر لە سەردانەکەی بەڕێز نێچیروان بەرزانیەوە کە گەرمترین ڕووداوی ڕۆژە دەست پێ بکەم ئامادەبوونی خەڵکانێکی زۆر لەو بانگەشەدا ئەمە تا چەند جارێکی دیکە دڵنیایی دەداتە لە ئەنگران و ئەندامانی پارتی لەم سنوورەکە فعلەن سەرکەوتنی پارتی نزیکە. سەردانی کاک نێچیروان بۆ ئەم سنوورە بەڕاستی مەمە بە گرنگ مازانی زۆر زەروری بوو هەرچەندە مەجموعەیە سەردانی کردو بۆ ناوچەکانی تری کوردستان بۆ دووەک بۆ زاخۆ بۆ شێخان بۆ هەولێر بۆ سۆران هیچش لە شوێنانش کە سەردانی کرد سنووری ئێمە بوو دوێنێ هات ئەوە بوو خەڵکێکی زۆر باش و بەرچاو کۆبەوە ئێمە خەڵکی عامەمان بەنگ نەکرد بوو فەقەت ئەوانەمان بان کرد بوو کە کادر بوون لە حیزبە هەون کادرەکانمان بوون خەڵکێکی زۆریش بۆ خۆیان حەزیان لێ بوو بێن بەشداری هینەکە بن ئەوانی شاتبوون لە دانیشتبوون لەوێ بەڕاستی بەنسبەت ئێمەوە سەردانەکەی زۆر گرنگ بوو شتێکی پاڵپیاوە نەرێک بوو بۆ ئەوەی کە ئێمە زیاتر هەوڵ تێکۆشانی خۆمان بکەین بۆ ئەوەی کە دەنجی زیاتر پیا بکەین بۆ پارتی دیموکراتی کوردستان لە سنووری پارێزگای سلێمانی. عارف ینی سەردانەکە بە شێوەیەکی ینی کاردانەوەی لێکەوتەوە ئەگەر کادرێکی پارتی ئەندامێکی پارتی لەم سنوورە جۆرێک لە نیگەرانی هەبوو بێت ینی کاریگەری وتارەکەی بەڕێز نێچیروان بەرزانی وای کرد کە جۆرێک لە ئاشبوونەوەی پێوە دیار بێت ئێوە بە ڕوونی هەستان بەمە کرد خۆتان بەڵێ کادرەکان زۆریان پێخۆش بوو ئەمەش زۆر بە خۆشیەوە گوێ لە وتارەکەیەگرت و ئەویش لەگەڵیانە لە قسەکردنیا لەگەڵیانە تێکەڵاو بوو نسیجامی لەگەڵی کە پێیا کرد و قسەی زۆر تەوجیهی و کادرەکان بوو باموو شێوەیەک ئەوانی زۆر بە خۆشیەوەیان گرت و ئێمە بەڕاستی خەڵکێکی عاجزمان هەیە بەڵام بۆ دەرەجێنیە کە ئێمە ببێ بەجێی نیگەرانی ئێمە خەڵکێکی عاجز و ناڕەحەتە لەسەر هەر مەساگێکە بەڵام جێگای نیگەڕێنی لە کۆتا ڕۆژەکانی بانگەشە هەڵبژاردن داین یەک مانگی گەرم و گوڕی بانگەشتان لە تەواوی سنووری لە قوناوچەکان دەست پێکردووە بەپێی ئەو ئاماژ و پێدراوانی کە دەستگاکانی هەڵبژاردننی پارتی بەڵاویان کردوێتەوە کە دەنگەکانی پارتی زیاد دەکات ئێوە بخۆتان ئەم دڵنیایەتان وەرگرتووە ئەم زیادبوونە بەچی ڕێژەیەکە کاک عارف؟ ئێمە بەڕاستی هەر لە بانگێشەی تەواومان لە 11 ئەیلوولەوە دەست پێ کرد یاری شۆڕشی ئەیلول دەستمان بە بانگێشە کردووە لەو ڕۆژەوە بە بێوچان هەموو لقو ناوچەکانی ئێمە بەرنامەی خۆیان داڕشتۆ کادرە پێشکەوتۆکانمان بۆ بێن بە تەواوی کەوتونەکار بەس شێوەی سەردان لە ماڵان و لە خەڵکی وشارکردنەوە لەسەرەوەی کە دەنگ بدەن بە پارتی دیموکراتی کوردستان و دەنگدانیش بە پارتیە بێتە سەبەبیەوەی کە ئێمە کورسی زیاتر بێنین و کە کورسی زیاترمانێنە بە تاکید دەسەڵات زیاتر بێت لە ناو سنووری سلێمانی کە دەسەڵاتمان زیاتر بێت خزمەت زیاتر هەرەوە پرسیارە ینی ئەو وەڵامە بۆ نمونە ینی کاک نێچیروان دوێنە بەڕوونی ئەوەی ئاماژی بۆ کرد کە ئەگەر بێت و کاندیدانی پارتی لەم سنوورە بە ڕێژێکی باش سەر بکەون و ئەمە وا دەکات کە پارتی خزمەتی زیاتری ئەم ناوچەیە بکات و گلەی کۆتایی بۆ گلەی ناڕزایە بێنە کە بۆ جۆرەکان لەسەر ئاستی خزمەتگوزاری گشتەکان لەم ناوچەیە هەبووە کەواتە سەرکەوتنی پارتی یەکسانە بە خزمەتی زیاتر لە مانتیقەیە خۆی گلەی لە پارتی کە لە ئاساس خزمەتی ئەم مانتیقەی نەکردووە لەسەر حەق نییە بەڕاستی چونکە ئێمە بە هیچ نفوزێکمان لەم سنوورە نەبوو بەعکسەوە مەحارەبەی زۆر ڕهابێکی فکری زۆر بە قووەت لەسەر ئێمە بوو
و لا يزالش لەسەرمانە کە ئێمە ئرهابی فکرێکە وای لێکردوین کە هیچ دەسەڵاتێکمان لە سنوورە نەبوو تا بتوانین خزمەتێک تەقدیم بکەین بەڵام ئەگەر بێت ئێمە پێش بکەین و لە هەڵبژاردنا بەرەوە پێشەوە بڕۆین و خەڵکێکی باشمان سەر بکەوێت بە تاکید دەسا دەسەڵاتمان زیاد دەبێت و بە پارتیش هیچ وەختە قسوورێکی نابێت بە پێشکەشکردنی خەدەمات بە هەموو سنوورەکە و لە هەموو مەجالێکە جا لەبەرەوە من ئومێدمەوەی داواشمەرەوەی خەڵکەکە ئەوەندە وشیار بوو بێتەوە ئەوەندە ئاگای لە وەزعەوە بێ کە خەدەمات لە حاڵەتیەوەی کە ئێمە سەرکەوتنی باش بەدەست بێن و دەنجێکی زۆر بەدەست بێن و ئەندام هەڤەڵانی ئێمەی سەر بخاتە سەرەوە ئەو وەختی ئێمە زیاتر دەتوانین خزمەتی شاری سلێمانی خۆشەویست بین چونکە ئێمە بەشێکین بەڕاستی بە هەموو نۆعێک جوزئێکین لە سلێمانی وەکو کاکە نێرچر دوێنێ گوتی پارتی و سلێمانی یەک جسمن لە دروستبوونی پارتیەوە لە سلێمانی کە دەستی پێکردووە شتێکی زۆر گرنگە و هەرمیشە لێرە قاعدەی ئەساسی لە سلێمانی بوو گەشتبین بەوەی کە ئەم سەرکەوتنە بەدەست بهێنن و ئەم خزمەتە زیاتری خەڵکی ئەم ناوچەیە بکەن یعنی ئەمەتان بۆ ڕوون بۆتەوە بۆ نمونە ئەگەر پارتی بە شێوەیەکی بەرچاو دەنگەکانی زیاد بکات کەواتە و کاتە هیچ ڕێگرێک نابێت بۆ ئەوی کە پارتی دەستی واڵا بێت بۆ ئەوەی کە بتوانێت زۆرتری خزمەتی هاوڵاتیانی ئەم ناوچەیە بە شێوەیەکی گشتی بکات ئێمە بە دڵنیاییەوە لەوە دڵنیان کە نسبەی دەنگدەران بووە بۆ پارتی زیادە بێ باشە خەڵکێکی زۆر هاتۆ تا پێشەوە لەگەڵمانە هاوکارە کە دەنجی بدە بە پارتی لە عینی کاتە بە تاکی دەکات دەنگەکانمان زیاد بن و بتوانین بۆ خۆمان دەوری خۆمان لەم سنوورە لە ئیدارەدانی دا بدینین بە تاکی دێماتوانین خەدەماتی زیاتر پێشکەش بکەین بۆ مینە ئێستا ئێمە دوورین و زەختمان زۆر لەسەر لەگەڵەوەشە زۆر لە خەدەمات ئێمە بۆ خۆمان تەقدیمان کردو هەر ئەمڕۆ قەول وایە کاک مەسرور بێ بچێتە گەرمیان بێ قەول وایە سایلۆیەک بکاتەوە قەول وایە دوور سایدەکەی بینی دەربەندی خان و کەلار بکاتەوە نهایەتی پێهاتوە هەنی مەجالمان بێمە لە هەموو مەجالاتێکە ئەو جۆرە خەدماتانە تەقدیمەکەین و بە هەمان شێوەی کە ئێمە توانیمانە لە دهۆک و هەولێر چۆن پێشکەوتەوە چەندمان خەدمات تەقدیم کردووە بە تاکید لە سلێمانی زیاتر ئەو کاراکەی کەواتە ئەوانەیە کە تا ئێستا دەنگیان بە پارتی نەیەوە غەدیان لە خۆیان کردووە بەوەی کە پارتی نەیتوانیوە دەستی واڵا بێت بۆی کە خزمەتی زیاتریان بکات بە تاکید بەڵام ئومێدەوارم کە هاتبوونەوە هۆشی خۆیان و سەیری بکەن کە لە مەسلحەتی خۆیان نیە و لە مەسلحەتی دانیشتوان و میلەتی شاری سلێمانی نییە بێنەوە هۆش خۆیان زەنگ بدەن بە پارتی دیموکراتی کوردستان ئەو بانگەشەیەمنەی کە پارتیە لە سەرەتاوە دەستی پێکردووە ئامادە نەبوو بچێتە کێبڕکە هیچ هێزێکی سیاسیەوە ئەمە بە سوود و قازانج دەڵێن بۆ پارتیشکاوەتەوە ئەمە وای کرد کە ڕێژ دەنگانی پارتی بە شێوەیەکی بەرچاو زیاد بکە ئێمە هەر لە دەستپێکەی بانگەشەی هەڵبژاردن جەنابی سەرۆک ئەمری بە ئێمە کرد کە دەبێت بە هەموو نوعەکە ڕۆک و بۆ خۆشی لە قسەکردنەکانە گوتی کەم قسە بکەن و کار زیاد بکەن لەبەرەوە ئێمە بڕیارماندا کە بە هیچ نوعێک وەڵامی ئەو قسانە نەدەنەوە کە بێبایەخن قسەکان هیچ بایەکێکی نییە بۆ داخلەوە بین ئێمە هەر کەسە تاریخێکی هەبێ بەڵام ئەوانەیە کە ئەو شتانێکە بۆ نوعە دیعای بانگەشەی خۆیانەکەنەوە تاریخێکی ڕابردێکی وایە نییە کە فەخری پێوە بکەن و احتیزازی پێوە بکەن و بێن بە میلەت پیشانی بدەن بڵێن ئێمە وامان کردووە لە مستەقبەلیشە ئەماکەینەوەماکەین ئەو تاریخیان نەبووە لەبەرەوە هیچ ئێمە ئامادە نەبووین لە گەرانە داخلی ئەو مەهاتەرات و ئەو بەزمە ببین بۆ خۆیان چیان گوت بە بڵێن و ئێمە هیچ جوابێکمان نەبووە کەواتە پارتی سوودی لەم سوودمان زۆر لەوە لێو بێدەنجە بیست و سوودمان لەوە زۆر لەوە هەرچەندە بەعزە کەسێکردن پارتی نەیتوانێت جواب بداتەوە نەیتوانین نییە ئێمە ئەوەندە شانازی بە ڕابردوو خۆمانەوەکەین و بە داهاتوی خۆمانەوەکەین کە ئەتوانین جوابی هەموو کەسێک بدەینەوە و منافەسە لەگەڵ هەموو کەسێک کاک عەرەبدانی بەشێکی پەیوەندی بەوە هەبێت کە پارتی بەرچاوی ڕوونە دەزانێت چی دەکات بۆیە ناچێتە ئەم کێبڕکێەوە زەبەت ئێمە بۆ خۆمان بەرنا چاوبەرچاومان ڕوونە کە زۆربەی زۆری میلەتی ژەوەی پێخۆش نییە میلەتە کەس پێی خۆش نییە ئەم شەڕە جوێن و شەڕە قسەی بەڕاستی مۆدەی نەماوە هەڵبژاردن لە عالەمی پێشکەوتوو و بزانن هەڵبژاردن کاکەن هیچ کەس شەڕە جوێن ناکە هیچ کەس ناکە وەکو گوتمە کەسە بەرنامەی خۆی تەقدیمەکە چی بۆ خەڵکە تەقدیمەکە بۆ خەڵکاکە
ئەوە گەر خەڵکەکە بەرنامەکەی وەرگرت و کە بەدڵی بۆ ئیشی لەگەر شەکاو دەنجدات ئەگەر بەدڵی نەبوو لەگەڵ دەنگ نادات ڕوونە ئەم زمانە زبرا وا دەکات کە کاریگەری هەبێت لەسەر جۆری پەیوەندیەکانی ئەم هێزانە لەگەڵ پارتی لە ماوەی داهاتوودا لە دوای هەڵبژاردن وا دەکات پارتی بەداچوونەوە بە هەندێک لە پەیوەندیەکان بگا لەگەڵ ئەم حیزبانە ئەم حیزبانە ئێمە پەیوەندی باوەڕ ناکەم واتە یا هەر تای هەڵبژاردنەوە کۆتایی پێێت تای هەڵبژاردنەوە کۆتایی پێدێت لە دوایان ئینشاڵڵا بۆ هەمومان ئەوانەی کە سەرکەوتن بەدەستێنن ئەندام پەرلەمانیانە بێ دانیشین هەموو لایەکان بەرنمەیەکدا ڕژین کە بتوانین چونکە ئێمە کێشەی گەورەترمان لە پێشە کێشەی ئەمە کێشەی بەغدایە هەبێت لە بەغدا بە یەک دەنگ و بە یەک ڕنگ بچینە پێشەوە مێدەوارم کە ئەم شتە تاسیر نەکاتە سەر ئەو پەیوەندیە بۆ داهاتوو لە بتوانین بۆ بەغدا بە هەموو بە یەک کت لەو بە یەک مەجموعە بچینە بەغدا و لێرە ساحێبی ڕێیەکی وازع بین هەمومان دژی ئەو شۆڤێنی و عەرەبە تونڕەوانە بین و خەڵکێکی دۆستی پیا بکەین لەوانەی کە هەڤار و دۆستی برادەری کوردن لە ماوەی بانگەشە بژاردن لەم سنوورە کە زۆر جار باس ئەوە دەکرێت کە ڕێگری بۆ ئەندام و لایەنگرانی پارتی دروست دەکرێت لە ماوەی ئەم مانگەدا هیچ ڕێگریەک بۆ ئێوە دروست کرا بۆ ئەندامان بۆ لایەنگرانی پارتی یاخود جێوەکە بە شێوێکی سروشتی و تەبیعی ڕۆی بەڕێوە بە نەزەری من هەڵبژاردننی ئەم فترەی ئەم مانگە بەڕێشی ڕۆژ بڕێەوە هەرچەندە لە زۆربەی شوێنەکان بە تایبەتی لە سنووری هەڵەبجە فلێکسەکانیان مندووبەکانمان فلێکسیان زۆرە دڕاو زۆریان سەرجادەکان ئەیان دڕاندن لە هەڵەبجە لە ڕانی و قەڵازیە لە هەر لە ناو شاری سلەیمانی شۆمانە بەڵام ئەوانە ئەوە تاسیرێکی ئەوەندەی نەبوو لە سەر ئێمە بە هین حسابەوەی لە کە نوێنەرمان تەبیعی شکاتی خۆیەکە لە کۆمسیۆن لەسەر ڕەوشتانەوەوان شکات تەسیلەکەن بەڵام ئینشەڵڵا تاسیر ناکات سەر عیلاقات بۆ ئایندە کاچین بۆ بەغدا کاک عارف یەکەم جارە لە عێراقدا هەڵبژاردن بە یاسایەکی نوێ بەڕێوە دەچێت و دەڵێن یعنی چاودێرانی سیاسی ئەوانەی کە شارەزای بواری هەڵبژاردن دەڵێن ئەم هەڵبژاردنە بۆ خۆی دەبێتە هۆی کەمبوونەوەی ڕێژی دەنگانی و حیزبانی کە نفوزیان لە ناوچەکان کەمە بۆ منە پارتی لەم بازنانی سنووری سلێمانی هیچ زیانێک دەکات بە یاسای ئەم هەڵبژاردنە بە تاکید تەقسیماتەکە وایە کە زەرەر لە هەموو لایەکەدا بە نیسبەتی مەسەلەی ڕێژەی دەنگ ئێمە متاکیدین کە ڕێژەی دەنجی ئێمە زۆر بەرزە بێ زۆر بەرزە بێ بەڵام لەوتر ڕێژەی دەنجی کە بەرز بێت لە بازنەیەکە بۆ بازنەیەشکە فەرقی هەیە بزانین ئەگەر تەقسیماتەکەی ئەو بازانە ئەو ڕێژەیە تا دەنگدەرە تەقسیم بێ بەسەر بازنەکان بە شێوەیەکی متساوی بە تاکید ئەوسا ئێمە توانین ئەندامانی خۆمان و هەڤاڵانی خۆمان هەمویان سەر بخێن وئیلا ئێمە وەکو ڕێژەی دەنگ بە تاکید ڕێژەی دەنگمان زۆر زیادەکە ومێدەوارم کە نوێنەرانیشمان زیاد بکەن و زیاتر بتوانین بچنە پەرلەمانی عێراق تەسەور دەکەن لە چی ناوچەیەکی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیداری گەرمیان کاندیددان بەبێ کێشە ینی سەر بکەوێت ینی کامیان ئەگەری زیاتری نزیکە بۆ سەرکەوتن ئێمە ئومێدمان بە هەر پێنج بازنەکە هەیە بەڕاستی هەر پێنج بازنەکە ئێمە ئومێدمان هەیە کە موابێ برادرانمان ئەوەندا سەوت بدەن حازر ببن لەسەر سندوقەکان دەنگ بدەن بە نوێنەرانی پارتی دیموکراتی کوردستان ومێدمان بە هەر پێنجی هەیە کە سەرکەوتن بەدەست بێت باشە لەم خولەدا بەراورد بە هەر خولێکی دیکە زۆرترین ڕێژەی ئافرەت لەنێو پارتیدا کاندید کراوە ئەم گرنگیدانی ئەم جارە بۆچی دەگەڕێتەوە ینی سروشت و یاسای هەڵبژاردن وای کرد کە بۆ نمونە ئەم ڕێژە زۆرەی ئافرەت کاندید وێ یاخود هەر پارتی بۆ خۆی بەرنمەکەی وایە کە دەبێت ئافرەت هاوشانی پیاو لە پێشەوە بێت ئێمە هەر لەوەڵەوە کە ئەم تەقسیماتەمان بۆ شێوە کرد بە ئومێدەوەی کە ئافرەت بتوانێت دەوری خۆی ببینە لە ناو کۆمەڵی کوردەواری و ئافرەتیش هیچی کەمتر نییە لە پیاو لەبەرەوە وەکو پێ تەرژیعکردن و هاندانێک بۆ ئافرەتان کە ئومێدەوارم کە زۆربەی زۆری ئافرەتان زیاتر بچن بۆ سەر سندوقی دەنگدان و دەنگ بدەن بە بژێرەکان لەبەرەوە ئێمە هیچ حساباتی ئەوەمان کردو فقط بە ڕێزگرتن و بە ئیحتیمامدان بە
وەزعی ئافرەت لە ناو کۆمەڵی کوردی. باشە پێتان وایە عنی ئەگەر ڕێژەی ئافرەت زیاتر بێت بۆ ئەوەی کە بچێتە پەرلەمانی عراق ئەمە دەکاتە سەرکەوتنێکی زیاتر بۆ پارتی و کۆتایی بۆ دەنگۆیانە دەێنێت کە بوونەوە دەیانوت پارتی کەمتر بەراورد بە پیا و ڕۆڵیداوە بە ئافرەت لە ئۆرگانەکانی خۆیدا، یعنی ئەمە کۆتایی پێدەێنێت ئەم بۆچونەکە لە لای خەڵکەیە. بەعکسەوە ئێمە وەکو پارتی هەر لە ساڵی پەنجاکانەوە ئافرەت ڕۆڵی خۆی لە ناو سەرکردایەتی پارتی ئێمە بینیوە. لەوانە نایدە شەخسەلام داچی دکتۆر ڕۆژ بە ڕەحمەت بێ لەگەڵ زەچی ئیسماعیل حەقی ئەمانە کە لە پێش 58شەوە ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بوون، ئەندام لیژنەی مەرکەزی حیزب بوون. لە دواوە لە ساڵەکانی دوایی ترش ئەنواع ئافرەت هەر دەوری خۆی بینیوە ڕۆڵی خۆی بینیوە لە سەرکردایەتی پارتی و تاکو ئێستا. ئێمە هەمیشە ئافرەت لامان حەقی خۆی دراوەتی و مافی خۆی دراوەتی بە هەموو لە توانا و لێهاتووی ئافرەتانی پارتیش ڕازین بتان تا حدێک ئەبێ زیاتر هەوڵ بدەن و زیاتر خۆیان پێش بکەن و زیاتر خۆیان ڕۆشن بیرتر بکەن، بەڵام تیاندا هەیە کە زۆر باشە و زۆر پێک. باشە کاک عارف، ینی بەپێی پێشبینیەکان بەپێی ئامارەکان بەپێی داتاکان ینی کاندیدانی ئەوە سەرکەوتنیان مسۆگەرە یاخود بۆ نمونە ڕەنگە بەپێی ناوچەی جوگرافی لە شوێنێکە بۆ شوێنێکی دیکە ئەم سەرکەوتنە کەم و زیاد بکات و ئەگەر بۆ نمونە کاندیدانی ئەوە ڕێژێکی زۆر باش هەمچێتە پەرلەمانی عراق ئەمەوە دەکات کە یەکسان بێ بۆی کە فعلەن دەبێ ئاوڕێ جددی لەم ناوچەیە بدرێتەوە و ئەوان پێشمەرگە ئاسا لەبەری خەڵک دەبن. هەموو داتاکان و ڕاپرسیەکان وا پیشاندن کە ئێمە پێشکەوتنێکی باش بەدەستێنێ تایبەتی لە ئەوەی کە بۆمە لەبەر چاومانە و لە سنووری سلێمانی کە زیاتر لە چەند کەسێک ڕاپرسی کردووە لە ناو کۆمەڵی کوردەواری سلێمانی لە ناو شاری سلێمانە وەزعی پارتی زۆر بەرەو پێشکەوتن و سەرکەوتن ڕۆشتەوە. ئومێدەوارین کە ئەو سەرکەوتنەی لەو ڕاپرسیانە کە کراوە کە پێش بۆمان دەرکەوت و پیشانمان درراوە کە بە ئومێدیەوەی ئینشاڵڵا کاندیدەکانشمان سەرەکەوە. لە دوای هەڵبژاردن پارتی ئەوەی بۆ بەرنام بۆ لەسەر ئاستی حیزب و لە قوناوچەکان چ بەرنمەیەکی هەیە بۆ کۆی کە کاک نەچیروان بەرزانی ئاماژەی بۆ کرد کە کادرەکانی ئەم ناوچەیە هیلاکن ماندوون و دووجار پارتین، ینی پێتاوانێک کاتی وهاتووە کە دەبێ مامەڵێکی تایبەت لەگەڵ دۆخی ناوچە و کادرانی ئەم ناوچەیە بکرێت. کادرانی ئەم ناوچە واجبیانەوەیە کە هەوڵدان حیزبەکەیان بەرەو پێشەوە بەر. باشە ئێمە هەر لە دو ئەم هەڵبژاردنەشە بێ فەورەن دەست بکەینەوە ئیشوکارکردن و بە جددیەتیشی زۆر جددی بۆ خۆ ئامادەکردن بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی عراق، چونکە ساڵێککە ئەم وەختە ئێمە دەبێت لە لە انتخاباتی کوردستانین لەبەرەوە دەبێن لە ئێستاوە ئامادەکاری بۆ بکەین و مێدیشمانەوەی کە کادیرەکانمان بە تەواوی دەوری خوانە بین و هەوڵی خوانەدەن کە بتوانین خەڵکێکی زیاتر و باشتر ئێمە لە هەڵبژاردننی کوردستانی پەرلەمانی کوردستان کۆ بکەینەوە و ئەو یاسایی کە بۆ عێراق دانراوە مەسەلەی ئەو بازنەوە ئەو تەقسیمانەوەمانە یاسای کوردستان ئەوەی تیانە یانە کوردستان هەموو یەک باز نابێ یانەوە تا شاری بازنەیەکە بێ جارێ معلوم نییە بزانین بەڵام لە هەر دوو حاڵەتەکە ئێمە هەر قانزازمانە و زیاترش قانزازەکەین وێتمان وایە کە زۆر زیاتر لەو 45 کورسێکە ئەمانە زیاتر سەر بکەین. باشە پارتی ئەم جارش بەهێز یەکەمی عراق دەمێنێتەوە؟ وەڵا بۆ مێدە ئینشەڵڵا زیاتریش بەهێز یەکەمی عێراقە بێنینەوە بەهێز یەکەمی کوردستانش. باشە وەکو بەرپرسی ئەنجومەنی سەرکردایەتی پارێزگای سلێمانی هەڵەبجە کە بەرزترین دەسەڵاتی پارتی لەم ناوچەیە ڕەنگە ئەندام و لایەنگرانی پارتی چاوەڕێی وەڵامی تۆ بن قسەی تۆ بن دواپەیامت چییە بۆ ئەوەی کە لە ڕۆژی دەیدە دەنگ بە پارتی بن وا دەبێ لە ماوەی ئەم دوو ڕۆژە کە فەتێکی زۆر کەمە ماوە دەبێت چی بکەن؟ ئەمەیان بە تاکید زۆر سوپاسی یەکە بە یەکەیانەکەم دەستخۆشیان لە یەکەم و ماندوو نەبوونیان لە یەکەم وەڕاستی دەورێکی زۆر وازەحییان بینی زۆر بە جددی خۆیان ماندوو کرد لە کۆکردنەوەی دەنگ بۆ کاندیدەکانمان. ومێدەوارم کە ڕەنجیان بە خەسار نەچێ و سەرکەوتوو بووبن
لەو مادووبوونەی کە لەو فەترەیە دیتیان لە ماوەی ئەم مانگە زیاتر توانیان خوارمان دوو بکەن بەرهەمەکەیت بخۆین و ئەندامانێکی کاندیدێکی زۆرمان سەر بکرێت سەرەوە بچێتە عێراق و لەناو مستەمای کوردیە بە ڕووسوری بۆی دەرچین کە ئەندامیشی کە ئەو تەوەقوعی کە خەڵکان هەیان بوو لە ئێمە بە ئەوەی کە نەمە ممکینە لەم سنوورە سەر نەکەوین ومێدەوارم کە ئەم مادووبوونی هەڤاڵانە وای کردبێ کە ئێمە بە جددی سەر بکەین و سەرکەوتنێکی چاچش کە مفاجا بێ بەرامبەری خەڵکان بەدەست بێنین و هەروەکو وتم زۆر زۆر سوپاسیانەکەین بەڕاستی من تەقدیری جهودی ئەو کادرانە هەمووی بە تێکڕاییەکەم تەقدیری هەموو ئەو کەسانەی هەڤاڵانی کەس کە هاوکاریان کردوین کە لەگەڵمانە بوون بۆ ڕبژاردن مناسباتیان دروست کردووە و شتیان کردووە بەڕاستی جێگای دەستخۆشی و داوای سەرکەوتن بۆ هەموو لایەکەکە ئینشاءڵڵا پارتی سەرکەوتووە. باشە کاک عارف ئەو حیزبولانانەی کە پەیوەندیان بە ئێوە کرد لە ئەم چەند ڕۆژەی بانگەشەی هەڵبژاردن ئەوان لەسەر چی بنەمایەک دێنە نێو پارتی و چۆن درێژە بە خەبا دەدن ئایا ئەوان هیچ داواکاریکی فەرمیان هەبوو یا خۆتەر خۆیان ئۆتۆماتیکی بڕیان بە قەزەی پارتی و ئەو دەستکەوتانە بۆ کە پارتی لە ماوەی ڕابردوو بەدەستی هێناوە. ئێمە بە حەقیقەت حزبی چکۆلەی زۆر چکۆلەیش بوومام ناوەندیش یانی زۆر چکۆلە نەبوون پەیوەندیان پێوە کردوین لەم فەترەیە کە بێن لەگەڵ هاوکاری و دعم و پشتگیری لە پارێوراوانی پارتی دیموکراتی کوردستان بکەن بە تاکید ئێمە پێشوازیمان لێ کردوون و لەگەڵیانە فەترەیەکی زۆر دانیشتون و دەوری خۆیان بینیوە و بڕیارێکە داوایان لە قاعدەی خۆیان کردووە کە بە هەموو نەوەیەک دەنگ بدەن بە پارێوراوانی پارتی دیموکراتی کوردستان ومێدەوارم کە تاسیریان هەبوو بێ لەسەر کۆمەڵگەی خۆیان و خەرچێکی زۆریش بەڕاستی هاتوون و ئەو شتیان کردەوە ومێدەوارین کە بانگەوازەکانیان بۆ ئەندامانیان هەمان شێوە بێت کە لای ئێمە بەستێکەن و کە بە شێوەیەکی چڕ و پڕ بچنە سەر سندوقی دەنگدان و دەنگ بە نوێنەری پارتی دیموکراتی. زۆر سپاس بۆ بەڕێز کاک عارف تەیفور بەرپرسی ئەنجومەنی سەرکردایەتی پارێزگای ئیجتیماعی هەڵبجەی پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. مەمنون و من زۆر سپاسی دانیشتوان و خەڵکی شاری سلێمانی بە شەرەفەکەم ومێدم وایە کە وشیاریان لەوە بەرزتر بێت کە تەوەقوعی ئێمەوە دەنجێکی ڕاست و ڕەسەنانە بە نوێنەری پارتی دیموکراتی کوردستان بدەن و ئێمە سوپاسیانەکەین لە هەموو لایەکە بە هەموو زۆر سپاس بۆ بەڕێستان. بینەرانی بەڕێز و خۆشەویست لە کۆتا بەرنامەی بەرەوبژاردننی کەناڵی سلێمانی لێڵەتان نبووم تا دیدارێک و بەرنمەیەکی دیکە خواتان لەگەڵ شاد و بەختەوەرە.